مێژوو تەنها ڕووداوی ڕابردووی ئادەمیزاد نییە، بەڵکو مێژوو مۆمێک و ڕێنیشاندەرێکە بۆ داهاتووی ئادەمیزاد. هەروەکو زانایان دەفەرمونون گەردەتەوێت لە ئێستا تێبگەی بەڵکو پێویستە لێکۆڵینەوە لە ڕابردوودا بکەیت، لە مێژوودا شارەزابیت. و هەروەها دەڵێن ئەوانەی کە پندوانە وەرناگرن لە مێژوو ڕابردوو ئەگەری زۆری هەیە بکەونە ناو هەمان چاڵ و هەمان تەڵەوە. بۆیە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا سێ بەشی قورئانی پیرۆز باسی مێژوو نەتەوەکانمان بۆ دەکات بۆیە ئێمە پندوان و ئامۆژگاری لێ وەربگرین. بۆیە پشتیوان بە خوای گەورە لەم زنجیرەی بابەتەدا پوختەی مێژووی ئیسلامتان لە ئاشنا دەکەین کە پێکاتبوو لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، خولەفاء الراشدین، چوار خەلیفەکەی ڕاشدین و بنەماڵەی ئومەویەکان، عەباسیەکان و عوسمانیەکان.